بەڵێ بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەو ڕووداوە پەیامنێرمان مراد حەسەن لە شاری پریسپین لە وڵاتی ئوسترالیا ڕاستەوخۆ لەگەڵمانە لە ڕێهێرنی تەلەفۆنەوە. مراد، نوێترین زانیاری یاخود زانیاری نوێ تایبەت بەو ڕووداوە چییە؟ بەڵێ دوێنێ سەعات 4:30 ئێوارە لە ناوچەی پاراماتە لە شاری سیدنی کودێک کە ناوی فەرهاد جەبار خەلیل محەممەدە تەمەن 15 ساڵ بە دەماسەیەکی سمیت تەقی لە پۆلیسێکی ئوسترالی کردووە بە ناوی کێرتیس چەنگ کاتێکە پۆلیسە لە بنکەی پۆلیسی پاراماتە هاتەتە دەرەوە و پۆلیس بۆی دەرکەوتووە کە فەرهاد خەڵکی کوردستانی باشوورە و لە کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بووە لەگەڵ خێزانەکان شاری سیدنی ژیانی بەسەر بردووە. هەروەها پۆلیس ئەوەشی بۆ دەرکەوتووە کە ناوبراو کەمێک پێش تەقەکردنەکە سەردانی گەوتی کردووە بۆ ئەنجامدانی نوێژی هەینی. دوای نوێژ جلوبەرگێکی ڕەشی لەبەرکردووە و شارحاڵەکان بۆ پۆلیسیان ڕوون کردوێتەوە کە وا دیار بووە ئەو کوڕە بەتەنیا بووە. دواتر لە بەدەمی پۆلیسخانەکە وەستا و چاڕوانی کردووە بۆ شارحاڵەکان ئەوەشیان ڕوون کردێتەوە کە چەند جارێک بینراوە سەیری مۆبایلەکەی خۆی کردووە. دواتر کە ئەو پۆلیسە لە پۆلیسخانەکە هاتووە دەرەوە تەقەی لە پۆلیسەکە کردووە و پۆلیسەکەی دەست بەجێ کوشتووە. دواتر پۆلیسەکانی ناو پۆلیسخانەکە لە دەنگی تەقەکردنەکە هاتنە دەرەوە و بزانن چی دەبزێرە لە دەرەوە کە هاتنە دەرەوە بینیوانە کەسێک تەقە دەکا و فەرهاد بەردەوام بۆ لە تەقەکردن لە پۆلیسەکانی تریش. دواتر پۆلیسەکان جوابی تەقەکانیان داوەتەوە وەڵامی تەقەکانیان داوەتەوە و هەر لەوێ فەرهادیان کوشتووە. دیارە ئێمە پەیوەندیمان کرد بە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سیدنی بۆی بزانین ئەوان زانیاریەکیان لەسەر بنەماڵەی ئەو کوڕە هەیە کە ناوی فەرهادە، بەڵام بەداخەوە نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ زانیاریەکیان لەسەر بنەماڵەکەی نەبوو و هەرچەندە ئەوان ئێستا دەدەخۆلینەوە دان چونکە حکوومەتی ئوسترالیا پەیوەندی پێوە کردن کە دەربارەی خێزان یان چۆنێتی ژیانی ئەو کوڕە زانیاریان بدرێتێ، بەڵام ئەوان هیچ زانیاریەکیان نییە تا ئێستا و ئێمە پەیوەندیمان کردووە بە لۆبی کوردی ئوسترالیا لە سیدنی. ئەوانیش تا ئەم دەقەیە هیچ زانیاریەکیان دەربارەی ئەو کوڕە نییە، وەروە دەربارەی چۆنێتی ژیانی و هیچ ئەو کوڕە هیچ شتێکیان لە بەرگەزان نییە. حکوومەتی ئوسترالیا و پۆلیسی ئوسترالیا دواتر ماڵی فەرهادی پشکنیوە و چەندین کۆمپیوتەر و ئامێری ئەلکترۆنیان بردووە لەگەڵ خۆیان بۆ ئیزانن چ دەنگێکی هەیە لەگەڵ ڕێکخراوە تۆریستەکاندا. هەروەکو سەرۆکوەزیرانی ئوسترالیا ئاماژەی بەوە کرد کە دەکرێت ئەوە پەیوەندیەکی سیاسی یان پەیوەندیەکی تەرۆریستی بێ ئەو کارەی ئەنجام دادێ، بەڵام تا ئێستا هیچ زانیارێکی ورد لە بەردەستانیە کە بیفەرمێنێ فەرهاد پەیوەندی هەبوو بێ بە خرایەکی تەرۆریستیەوە. تا ئێستا لێکۆڵینەوەکان بەردەوامن. بەڵێ مراد حەسەن پەیامنێرمان لە شاری پریسپین لە وڵاتی ئوسترالیا ڕاستە